شتێک دەچێتە قاڵبی گەشەکردنی منداڵەوە ئەو هۆکارانە چین کە منداڵ گەشەکردنی دوا دەکەوێت بەهۆیەوە چۆن بزانین منداڵەکانمان گەشەکردنی دوا کەوتووە و چارەسەرەکان خۆیان لە چیدا دەبینەوە وەڵامیان پرسیارانە و بێگومان پرسیاری زیاتریش لە زاری دکتۆر کۆچەرۆمەر پسپۆری نەخۆشەکانی مناڵانەوە دەبیستین کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ میوانی ئەمەیە دکتۆریان بەخێر بێ و جەژنیشە پیرۆز بێ سپاس بۆی لەگەڵمانی زۆر سپاس دکتۆر کێش باڵاوە چێوەی سەر ئەنی هەندێک جار ئێمە ئەمانە بە پێوەرێک دەزانین نەخود بیستمانەکەمە پێوەرێکن بۆ گەشەکرد بۆ زانینی گەشەی منداڵ مانە پێمان دەڵێن کە گەشەی منداڵەکەمان گونجاوە باشە باش نییە؟ بەڵێ سەرەتا بەنای خۆی گەورە پیرۆزبایی جەژن لە جەناب و بینەرانەکەم هیوادارم ئەم جەژنە بێتە مایی گەڕانەوەی خێر و خۆشی بۆ هەمووان بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان ئێمە وەکە جەنابەت باسی کرد هەمووی بریتێ لە گەشەی فیزیکی مناڵ دوو جۆر گەشەمان هەیە لە مناڵێکیان فیزیکیە کە کێش و باڵا و چەوی سرە ئەوەیکان گەشەی هزریە واتە کۆگنیتیڤ دیڤلۆپمنت هیچیان لەوەیکان کەمتر نییە بەڕاستی پەر یەک لێک گرنگترن سەرەتا گەشەی مناڵ ئەگەر باس لە ڕۆ فیزیکەکە بکەم سەرەتا مناڵ کە لە هێلکەیەکی پیترا و دەست پێکات گەشای وردە گەورە ئەبێ بە خانێ دووخانە چوارخانە هەشخانە 16 خانە 32 خان ئابم شوێ لە ڕەحمی دایکێکە گەورە ئەبێ لە ماوەی 9 مانگە ئەبێ بە 2 کیلۆنی بۆ 3 کیلۆنی و کەمە وەزنی ستاندەردی نێودەوڵەتیە کە بۆ مناڵدانراوە کە نۆرمەڵ ئەم حاڵەتە ئەم خێراییە کە پیزیاکە لە ساتی لەدایک بڵێ خەلق بوونەوە تاوکو لەدایک بوون کە لە نوتفەیەکەوە بێ بە بڵێن لە خانەیەکەوە بێ بە 3 کیلۆنی و ئەگەر بم خێراییە زیاب کا مناڵ لە ماوەی ساڵی دووهەمیان کە لەدایکە بێ مەسەرن هەتاوکە بێت تەمەنی بێ بە ساڵێک بەقەت یەک کیشوەری لێ یان ئاسیان ئەوروپا بۆیە ڕێکی لەو شتانی کە خۆ ڕەحمی پێکردوین ئەوەیە کە ئەو خێراییە کە لە ڕەحمی دایکە مناڵەکە پێی گەورابێ زۆر زۆر کەم بێتەوە ئەوەندازی کە لە دوای لەدایک بوون هەتاوکە بێ بە ساڵە کێشی سێ ئەوەندە زیاکە سێ ئەوەندەی لەدایک بوون بۆیە ئەمە سوڕی گەشەی مناڵەکە لە یەکەم خانەوە کە خەڵقە بە مناڵەکە دەست پێەکە گەشەی فیزیکی و پاشان گەشەی دووەمان کە پێڵن کۆگنیتیڤ ئەویش بە هەمان شێوە لە دوای لەدایک بوونەوە دەست پێەکە کە مناڵ نیشانەکانی لە 2 مانگەوە تقریبن کە پێڵەن سۆشیال سمایل 2 مانگ بۆ 3 مانگ ئێتر دەست پێکات پێکەنینی هەتاوەکو تەرکیز و قسەکردن و خۆڵگێڕانەوە و یعنی دانیشتن و هەموو ئەو قۆناغانی کە گەشەی مناڵی پێتە بڕێ بەڵام بەگشتی دوو جۆر گەشەمانە و ئارزم کردی گەشەیەکمانێ فیزیکیە لە کێش و باڵا و چێوی سەرا خۆی بینێتەوە و گەشەیەکی تشمانەیە هزرێکە هەموو قۆناغەکانی گەشەی عەقڵی مناڵەکەیە لە 2 مانگەوە ئێمە متابعەیەکەین هەتاوەکو تقریبا بۆ 2 ساڵ و نیو 3 ساڵ بە تەواوی یەکلایە بێتەوە کە ئەم مناڵە کەسێکی تەندروستە یاخودنا باشە دکتۆر گەشەی فیزیکی ئەگەر سەرەتا باس بکەین ئەو بەچی پێوەرە دەزانن کە منداڵەکە گەشەیەکی گونجاو دەکات ینی هەندێک جار هەیە دایک و باوکی منداڵەکە باڵا و کێشێکی دیاریکراویان هەیە ئێوە ئەوە ڕەچاو دەکەن کاتێک بۆ نمونە قەبارەی منداڵەکە باڵا و کێشی دەپێون بەڵێ خۆی هەموو مناڵەکەیەتە دنیاوە لە هەر شوێن لەدایک بێت کێش و باڵای بۆ کرێ و چێوی سەری بۆ دیارێکرێ ئیلا اللهمە مەسەرەن تۆ جاروە بە هیکەلام بە شکڵازایی مناڵەکە نۆرمەڵە بەڵام و کوڕیکۆرد باشترە کە هەدوێ ئەم ڕقەمانە عادەتی کە مناڵ لەدایکە بێت وەکو ستاندەرد چێوی سەریان 35 سانتیمە باڵیان 50 سانتیمە و کێشیشیان ئەرزم کردی لە 2 بۆ 3 نیوە ئەمە شێوەیەکی ستاندەردە بۆ مناڵی تازە لەدایک بوو بەڵام کەم تا زۆریشمان هەیە مەسەرەن مناڵمان هەیە لەدایک بووە چێوی سەری 37 سانتیمە دوای سیرەکەیتەوە کە مناڵەکە مەسەن دوایە بە دڵنیابی تۆ لێ تەوەن سیرێکی عیلەوەی مناڵەکە سەریان زلە مەسەن لە باوانیەوە کە لایەن گەورێ ئەمە حاڵەتێکی احتیاجیە و هیچ پێویست بە دڵە ڕاوکێ ناکەم مناڵمان هەیە کە لەدایک بووە 54 سانتیم بوو مەسەن 55 سانتیم بووە درێژە مناڵەکە درێژ کۆلە دەرەکەوێت ئەمەش بەشێکی زۆری لە بەرەبابیەوە مناڵەکە دەرکەوتۆ کە باڵیان بەرز و درێژن مەسەرەن وەکو کێشیش مناڵمان هەیە کە مەسەرەن 2 کیلۆ بۆ 2 کیلۆ ڕبعێک بووە بەڵام ئەو دایکە گرفتێکی بۆ لە سکی کە مناڵەکەی لەسکا بووە زەختی هەبووە مەسەن گرفتێکی تری بۆ یان لەدایک بۆ 4 کیلۆ بۆ 4 و نیو بۆ 5 کیلۆ بووە
ئەمەش بە هەمان شێوە زۆربەی کات دایکەکە گرفتیە بۆ یا هەدایکە خۆی هەیکەلی گەورە مناڵەکەشی گەورەتر دەرچووە یعنی هەندێک حاڵەت هەیە ئەبێ پزیشکە پسپۆڕەکە خۆی بڕگار بکە ئەم حاڵەتە نۆرمەڵە ئەبێ دڵنیاباتە دایک و باوکە کە ئەم حاڵتە پێویست بە دڵەڕاوکێ ناکە بەم شێوەیە کە مناڵ کە لە دایکە بێ و پاشان بە ستاندرد طبعا بۆ مۆزوعی گەشەی فیزیکی بە هەمان شێوە هێزرێکەش ئێمە 2 مانگ جارێ هەتا تەمەنێ بێ بە 6 مانگ واتە کە لە دایکە بێ لە 2 مانگی لە 4 مانگی لە 6 مانگ پاشان 3 مانگ جارێ لە 9 مانگ لە 12 مانگ ئەم 6 حەو سەردانە ڕسمیە کە هەمانە پێویستە دایک و باوک بەبێ مناڵەکەی نەخۆش بێت پیشانی پزیشکی بە هەڵێ بە دڵنیایە بۆی هەڵسەنگانی تاوە مناڵەکەی بکە تۆ جاری وا هەیە یەکی لەو کارەکانی گەشەکە دوای ئاماژی پێەکەم کەمی غودەیە خود لاوازی غودەی مناڵەکەی ئەگەر لە 4 مانگە بۆ نمونە دایک و باوکە مناڵەکە بێنێ لێ پرسیاڵێ مناڵەکەت پێکەن لە وڵا زۆر پێ ناکەنێ دووچایەکی شەڵی هەیە ئەستورە پێستی دکتۆرەکە هەستی پێەکە جارێ 2 مانگ هەستی پێەکەی جاوی هەر لە دایکبوون هەستی پێەکەی تێستی بۆەکەی کە دەرەکە فازی هۆرمۆنی غودەی زایفە تۆ دەچەکەی بە عیلاج ئەگەر لە حاڵەتێکە ئەم مناڵە ئیهمال کرێ هەتا تەمەنێک هاتە مەسەرەن 9 مانگ 10 مانگ طبعا تۆ ساڵی یەکەم تقریبا لە سەتا هەفتای گەشەی عەقلی مناڵەکەی کاسی سەری بڵێم هەمووکو حەجم هەمووکو کامەڵبوون گەشە ئەکات هەندێک جارێک هاتە 80 بۆی ئەمە ئەگەر کامڵ مەسەرەن بە شێوەیەکی تەندروست گەشە نەکات دوا ئەکەوێ لە هەموو حاڵتەکانی دواکێ ئەم دواکەوتنە تەعویز ناکرێتەوە باشە کاتێ ئەتوانین بڵێن کاتێکی جەوهەری هەیە بۆ گەشەی منداڵ ئاڵتوونیە نەک جەوهەری ینی ئەو فترێ دایک و باوک دوا بکەوێت لە گەشەی مناڵەکەی ئیهمالی کە و چارەسەر وەنەگرێت گرفتێکی خێرایی هەبێ مەسەرەن کتوپڕی هەبێ و چارەسەر وەنەگرێت ئەو مناڵە هەتا لە ڕووی عەقڵێ دواکەوێت تەعویزیش ناکرێتەوە تازە چونکە ئەو گەشەیە بە سەقەتی گەورە بووە ئەو مێشکە بۆیە هیچ شتێک تەعویزی ناکاتەوە بە دەرمانیشەوە ڕەنگە هەندێک تەعویزات وەرگێتەوە بەس قەت نابێتەوە بۆ مناڵە ئاساییەکی جارن بۆیە گرنگە دایک و باوک ئەو سەردانانەی کە دانراوە لە سیستمی تەندروستیە بۆ لە هەموو وڵاتانی جیهان هەیە و لێرەش ئێمە تەطبیقیەکەی پێویستە دایک و باوک هەموو لە 6 مانگ یەکەمە 2 مانگ جارە مناڵەکەی بەرێ بۆ پزیشک هەڵسەنگانی تەواوی بۆ بکە و لە 6 مانگ شو تا ساڵ 2 سەردانی هەیە کە لە 9 مانگ و لە 12 مانگ باشە وەزیز کاتێک منداڵ لە دایکە بێ باڵایە پێون کێشی و هەروەها کێوەی سەریشی ئەگەر لێرەیە منداڵەکە نۆرماڵ بێ پێویستە کام مانگەکانی داهاتوش بێم سەردانی پزیشک بکەم بۆ بزانم تەندروستی مناڵەکەم چۆنە بەڵێ وەکو عەرزم کردی ئێستا مناڵمان هەیە کە هاتووە مەسەن گەیشتۆتە تەمەنی 6 مانگ دایکە دەڵێ کاکتۆ وەڵاهی دانیشەنم بە دانانیشێ بە تەواوی ئەڵێم بۆ ئەڵێ وەڵاهی نازانم وا نەبوو تونگوتۆڵ بەستەکەمە چ شلوەتە بۆ منە هەستەکەم تەرکیزی کەمە بەڵێ دەستەکەم تەرکیزی بۆ شێوێ نییە طبعا لەو مەرحەلایەتر بەبڵینمان هەیە چۆن بڵێ ها غەڵبەغەڵبێک لە قوڕیا دروستە بێ بۆ قسەکردن ئەڵێ وەڵا شتانی هیچ شتێک نییە کە چێکیەکەی سەیەکی مناڵەکەی غودەی زایفە یان کێشەیەکی تری هەیە تۆ خێرا دەستەکەی بە پشکنین و چارەسەر دەستی ئەگری مناڵەکە ناڵی دوا بکەوێت هین تۆ شوێنی خۆی چکە لەو مەرحەلەیە ئەگەر بۆستێک گەشە تەنها وەستان نییە یەکسەر دەزەکاتەوە بە گەڕانەوەش بەڵێ بەکدانێت و جانی ئەگەڕێتەوە بۆ هۆناکانی سەرەتایی مناڵمان هەیە تەمەین 2 ساڵۆک مناڵێکی 6 مانگ تەعاملەکە ئێمە کارەساتە جاوێ دایکواکە دەکە مناڵانە نایزانن جارە بە تایبەتی کێکە مناڵێتی ئەبێ زۆر وریا بێ و نابێ قسە گوێ لە قسەی چوار دەورت بگری یعنی من تەسەور کە مناڵمان هەبوو دایک و باوکە هێناوێنە وتیانە بێ ئەوین بۆ دکتۆرتیان ناکاکە کوڕوازی دەبێنەوە هەریش نییەوە چەند مناڵەکەمان ئاوا بۆ عیبی نەبووە دوایی کە وەختێکاتون کارەسات ڕوویاوە مناڵەکە 9 مانگە تەمەنی نسبەتی TSH کە پێڵ ئێمە بووکو غودە بەکارین وکو ستاندەردی پێوانی هۆرمۆنەکەیە TSH هاتووە 20 بووە یعنی ئەم مناڵە خۆی نۆرمەڵەکەی جاروایە لە 2 و 3 یعنی 20 ئەمە کارەساتە ئەم مناڵە هیچ تێفێر نابێت جاروای ئەم مناڵەکەتە 6 ساڵ ئەگاتە 10 ساڵ ناتوانێت بچێتە قوتابخانە تەواو چکە ئەو شتە لە دەستدەدات ئەو زیرەکی کە مناڵی ئاسایی هەیەی ئەم ناتوانێت تازەوەری بگرێت کارەساتی ڕوە دوای هەر ئەوەی کە پێی تۆ هیچی ناوێت ئەوە خۆی ئەدزێتەوە دوایی باجەکە کێ ئەیە دایک و باوکە و مناڵەکەشە بێتە باشدەری گەورە بۆیە داواکارە لەم حاڵەتە دایک و باوک وریای ژیانی مناڵەکەی بێت تەندروستی مناڵەکەی بێت و طبعاً بۆ گەشەی فیزیکیش بە هەمان شوێ مناڵیان هێناوە لە دایک بووە 3 کیلۆ بووە بڕوان پێ بکەم مناڵیان هێناوە لە دایک بووە 3 کیلۆ بووە 2 مانگونی بۆ تەمەنی هێنایەوە هەر 3 کیلۆ 3 کیلۆنی بووە
یاخە چۆن ینی وڵاوتیانە قەینا مناڵەکە وردە ئەنە جار دکتۆر بۆ نمونە گەشەیەکە کا بەڵام دوای بینی دیسانەوە گەڕێتە دواوە منداڵەکە بە شێوازێکی جوان خەپە و قەڵە و ئەبێ بەس دوای ئەوە زەعیف و بچووک شێبێتەوە. هەندێک حاڵەتی مەسەرەن یەکێ لەو گرفتانی کە هەمانە لەو تەمەنەیە مناڵەکە گەشەی کردووە زەی کردووە بە شێوەیەکی جوان لە دوو مانگە مناڵەکە ئیتر شیر ناخوا. یەکێ لەو گرفتانی کامانە مەسەن لەو کاتەیە ترشەڵۆکی مایدەی گەڕانەوەی شیرە پێڵێن ڕیفلەکس. کە شیرە گەڕێتەوە مناڵەکەات بە تێریەکە دائیمە دڵە کزەی هەیە ئیشتیای خواردنی نییە شیر ناخوا دایکەکە مەمکەکە نزیکاتەوە لە مناڵەکە سەرەوە بەم لاولایە نایخوا جارێ قومێگە خوا دوو قومە خوا دەدەم بەرە نایخوا بیکوژە دەم ناگرێتەوە ئەزمموی کرد ئەزانێت چی ڕواە بۆی ئەمانە ئیتر گەشەی دابەزێت کە تۆ ڕۆژان ناتوانێت کالۆری وەرگری و زەوەر ناگرێت کێشی دابەزێت بە پێچانەوە ئەمانە بۆ لە هەر کاتێک کە مناڵەکە شیر ناخوا ئەبێ بە زووتی کات بینی بۆ نەخۆشخانە بۆی دکتۆر ببینێت و تەشخیصی نەخۆشەکەت بۆکە چارەسەری بکە ئالم کاتە چەند جار هەبوو دایک و باوک پێمە تۆ بۆ نوێنە وڵاو توانە کوڕ احتیادیە زۆر مناڵە هەر خۆی بە حەزی خۆی شیرەخوا بە حەزی خۆی خوا بەس بە حەزی خۆی نایخوا نییە بە حەزی خۆی ئەیخوا هەیە بەس بە حەزی خۆی نایخوا نیمانەشتیوە بۆیە گرنگە دایک و باوک ئاکەدار بێت لە هەر نقطەیەکە مناڵەکەی شیر خواردنی وەستا 6 کات ژمێر زیاتر تێپەڕی پیشانی پزیشکی بات ئەگەر نەگەڕایەوە شیر خواردن جارێ مەسەن ڕوادا لە دوو مانگ و لە سێ مانگە منداڵمان هەیە 5-6 کاتژمێرێک ئەخێ بەس لەو زیاتر نابێت وێڵی تێپەڕێ ئەخەوێت شیر ناخوات حەزی لە خەوەکەی و تەواو بە خەوکەش زیاکە لەم کاتە ئاساییە خەبەر بێتەوە مناڵەکە شیرەخوا گرسمانە بێت کە خەبەری بۆ شیری نەخوارد ئەوە دیارە خەلەلێکەیە باشە کاتە گەر ئەمانە هەمووی کۆکەینەوانێ ئەو نیشانانە چینکە دایک و باوک دەزانێ منداڵەکەی گەشەی لە دواکەوتندایە و ئێوەش کاتێک سەردانی ئێوە دەکەن ئێوە بە چ پێوەرێک گەشی منداڵەکە دیاری دەکەن لە دوای لە دایک بوونێ بێگومان مانگەکانی تر کە تۆ باسەکە بەڵێ ئەم باسی فیزیکەکە بکەین جارێت بەڵێ یەکی لە مەسەرەن کۆمەڵ هۆکاری زۆرمان هەیە بۆ محاڵەتە من بەگشتی بە هەندێک لە هۆکارەکان باسکەم پاشانی نیشانەکانی پێڵ کە دایک و باوک مناڵەکەی بۆ نەخۆش بۆ دکتۆر هەندێک لەو نیشانەی کە هەمانە بۆ نوە چییە هۆکارەکان یەکێک لەوانە ئەوکو عەرزم کردی تەمەڵی غودەیە یەکێکتر لەوانە کەمی هۆرمۆنی گەشەیە دایکەکە نازانێت مناڵەکەی هۆرمۆنی گەشەی زایفە طبعا یا هەر کەمە یان هەر نیەتی هەردوو دوو جۆرمان هەیە یەکێکتر لە هۆکارەکان کە هەمانە نەخۆشیەکانی ترە بۆ نمونە نەخۆشی گەرموجۆیە یەکێکتر لەو مەسەن سیلیاکە مناڵەکان دە نیشانە هەیە دوای باسیەکەم هەیە بۆ لای دکتۆرەکە لە مناڵەکەم گەشەی نەکردو دوایی تەشخیص دەکرێت و چارەسەر دەکرێت بە پێی ئەو حەسەبەوە و دوور گەشەی مناڵەکە دەست بکات تەسەورەکەی سترێس و گرفتی دەرونی مناڵەکە هۆکارێکە بۆ ئەوە چەپاندن لە ناو ماڵەوە مەسەرەن دایک و باوکێکی بە شەڕحاتووی بەردەوامی هەیە کێشەیەکی گەورە ناو ماڵەکانە ئەم مناڵە دایمە چەپێنراوە ئیمال کراوە یەکێکە لەو هۆکارە دیارەکان لە سەردەمی ئێستای ئێمەیە کە بێتەوەی دواکەوتنی گەشەی مناڵ چ گەشەی فیزیکی چ گەشەی هەزری بۆیە ئەم کۆمەڵە نیشانی کە باسم ئەم کۆمە هۆکارە لە هۆکارە هەرە دیارەکانن بۆی کە ببێتەوەی دواکەوتنی گەشەی مناڵ و هەنێ حاڵەتی ترمان هەیە بۆ نمونە پێڵێن فامیدڵ شۆرت ستەیچر مناڵەکە عایلەویەن مەسەن کە مناڵەکە بۆیان وردی لێ مەسەن تەمەنی مناڵەکە 4 ساڵە 75-80 سانتیمە 20 سانتیمی کەمە لە مناڵی هەساییونە لە 4 ساڵە بوو مناڵمان هەیە ببنترێ ئەڵێ کاک تۆڵا نازای مناڵەکەمان بۆ ئاوایە کە چێکەکەی تەبلچێکی دایک و باوکە یەک دوو مناڵیشیان پێ هەر و بخوام پچکۆلە و خڕیلێن تۆ دوایەوەی کە تەشخیصێکی تەبەن فاسوشتی بۆکەی کە نۆرمەڵە هەموو پێوەرەکانی گەشەی بە دایک و باوکەڵێ ئەمە سەرخۆتان یاوتە بۆ برە تۆ جەمالی ڕەحمەتی ئیشێ لە قسانی کەی کرد هەموو جارێک ئەیب کاکە خۆمە لە کونە دیوار نهاتوە دەرێ ئەمە لە ئێوە لە دایک بوو لە بەرەوە سەرخۆتان یاوتەوە بۆی ئەمە بە شێوازێکی کۆمەڵاتی ینی بەدەبڕێکی کۆمەڵاتی خۆمانە بووکە دایکواکە بۆی تێبگە کە و نۆرمەڵات نێزای جارە نێزانی نۆرمەڵ چە بەس کە و کاکەمە لە خۆتانەوە هەر سەر خۆتان یاوتەوە تر تێکیش دایک باوکە حاڵەتێکی ترمان هەیە پێڵێن کۆنستیتیوشنەڵ ئەم دواکەوتنی گەشەیە پاشەکەوتەکە مەسەرەن تەبەنەمانە زۆربان بە پشکنینی تیشکی ئێسکیان بۆ گیرێ بۆ نمونە هۆرمۆنی گەشەکانی دیارەکرێ مەسەر نیسبەتەکانی کە هۆرمۆنی غودەی دیارێکرێت پشکینتری هەیە لە خوێنە بۆ یەکرێت کە ئەگەیتە تەشخیص کەم ناڵە هیچ کێشێکی نییە بەڵام بۆ من تەمەنی ئێسقانی مناڵەکە خۆی مناڵەکە 8 ساڵە تەمەنی ئێسقانی 6 ساڵە
ئەم مناڵە دایک و باوکی باڵای مەسەن 175 دایکی 165 باوکی 180 بۆ منە تۆ مناڵە عەلەقە لەبێ 175 چێ کوڕێکە بۆیە ئەمە کە پشکینەکانی بۆکەی توی ئێسقانی هێشتا تەمەنی مناڵە ئەمە پێوتە کۆنستیتیوشنەڵ ئەم مناڵە دوایی کە فترەی بلوغی دەست پێکە باڵغە بێ ئەم تاویزە وەرەگرێت بەڵێ ئەمە وەکو حکومەت تێرە نیە پاشەکەوتەکە بخوا ئەم دوایی لە کاتی باڵغبوونا هەموو ئەو پاشەکەوتێکە وەریگرتم هەنێجارە بینی مناڵێکی بچووکە دوای ساڵێکە بینی تۆ ئەبێ بپیاوێتی گەورە خۆش تەمەن مناڵمان هەیە 2 ساڵ مەسەن 2 ساڵە نەبینی بین تۆڵێ چێنی فلان ماشەڵاوەچی ئاوا درێژ بوو تەمەن ئەمە شتێکی سروشتێ بووە بەڵام جای مناڵەکە هەست بە تەریقیەکات ینی کۆمەڵگەیەمە زانیاریە سەرەتایانە کە مناڵمان هەیە لە فتری باڵغبوونا هەڵەدا بۆیە ئەمە ئیشی تر لە هۆکارێک تەمەن عەرزم کردی ئەمە کۆمەڵێک هۆکارن کە بێتە هۆی دواکەوتنی باڵای مناڵە گەشەی باڵای مناڵەکە نیشانەکان چییە مەسەن دایک و باوک مناڵەکە هێنێ ئەڵێ کاکتۆ مناڵەکەم هەستەکەم لە مناڵی تر بچووکتر ئەمە لە ساڵی یەکەمە هەستەکەم مناڵی خەڵکەمی درێژ کۆڵەوەی مناڵەکەم هەستەکەم زۆر بچکۆ لێر چاوە هەیە ئەڵێ مناڵەکەم لە ڕەوزەیە لە باخچەی ساوایانە ئەڵێ مناڵەکەم کە دانیشە لە پۆلەکە لە مناڵەکانی تر بچووکتر ڕستمیان گرتووە مناڵەکەیمان هێناتە پێش چکە لە چاوانی تر بچکۆلەیە بووی دەرکەوێ لە وێنەکەیە بەوای حەسی پێکارە باش بۆ مناڵەکەم لە چاوانی ترە لە دوا تەمەناوانی کە درێژن دایک و باوکیان ئەوەی درێژن لە دوا دایانێن باڵیان بەرزە ئەنجامە چی پێڵن مەسەن مناڵەکە ئەشکێنەوە دوایی مەسەن پێڵێن درێژ یازی لە احترام بۆ جەناب تو بینێرن ئەمە تۆ بۆ ئەوەنە درێژی یخۆ مناڵەکە خواوای کرێکوین تۆ بۆ ئیهانی مناڵەکاکی تەمەنی مناڵەکە 6 ساڵە بەڵام ئەوەنێکی مناڵێکی چکۆلای بێت کە زەمە عیلەوێن مناڵەکە وردە بۆیە ئەمە ئەبێت هۆی گرفتێوا لە دایکواکە کەم مناڵەکە بێنە بۆ کلینیکیا بۆ نەخۆشخانە بۆ چیکی مناڵەکەی بدۆچی ئاوایە یەکی لە هۆکارەکان چیمانێ مەسەرەن مناڵەکە غودەی تەمەڵ نێرەوەڵۆ مەسەن لە 5 ساڵەوە لە 4 ساڵەوەی لێ مناڵەکە هێت تەمەنی 6 ساڵە یا 5 ساڵ و نوێ مناڵەکە هەرمەترێکە ئەرە کاک وڵا تا 4 ساڵ مناڵەکەم زۆر باش گەشەیەکە بە چۆنزیکی ساڵەکە بە هەرە خۆیەتی جلەکانی پار هەر ئێستا بۆ شێبێ بۆ ئیجارە لە پڕ غودە تەمەڵە بێ ئابەمە تەمەن تۆ عادەتەن هەر مناڵەکەت لە ئێمە چارتمان هەیە مەسەن چارتی گەشەمان هەیە بۆی دانین 6 مانگ جارێک پێوانی سورعەت یاخۆ خێرایی گەشەی مناڵەکە پێوین لە باڵایە بۆمان دەرەکەوێت کە مەسەرەن لە دوای ساڵە بۆ دەرکە کە ئەم ناڵە گەشەی نۆرمەڵە بەڵام لە ئەندازەیەکە زیاکە عەرزم کرد ئێمە لە کاتی باڵغبوونا باڵای درێژە بێت بەڵام هەرێکمان هەیە مەسەن گەشی زیای کردو زۆر جوانە بەس لە پڕەکەدایە هێتە خوارەوە مەسەن لە ستاندەردی 95 لە 90 لە 85 لە پڕێتە خوارە بۆ 6 بۆ 50 لە ماوی 6 مانگ ئەمە تەبیعی نییە کەدا ئەبەزێ دیارە خەلەلێکێ تەمەن پزیشکەکە پێ ئەزانێ پێشوی جایوەدایک واکە بەس ئەگەر متابعی گەشەی مناڵەکەی بکە ئەگەر نەیکات ئەوە جاری وەختێک گەێنێ مناڵەکەی بەڵێ کاتێکی زۆر لە دەست دەرچۆ بە درنگ تەعویزە بێتەوە بۆی ئەمانە عادەتەکەی جاروێ هێڵە لە مەکتەب تەمبەڵ بووە ئەڵێ پار زۆرجەکانی زۆر باش پەیوەندی بە هەزریەوە هەیە بەڵێمان هزرێکێ ئەڵێ بگەشەی زۆر باش بە هەردووکەن بەیەکەوە دواکێ ئەڵێ مناڵەکەم زیرەک بووە بەڵام هەستەکەم ئەم ساڵ هەم باڵاکەشی ئەوە نیە جلەکانی پاری بووە بێ و لە مەکتەبی زۆر تەمەڵ بووە سە دەرەجەکانی هەمووی 3 و 4 و 5 لە 20 دوو گرفتی هەبوو بەیەک و هەردووکیان بێکەوە ڕوە لە غودەیە لەو فترەیە کە ڕۆدا بڵێ لەو فترەیە کە ڕۆیە هەردووکیان بێکەوە جای لە مناڵیشە بە هەمان شێوێت ئەگە هەم گەشەی دواخات هەم لە ڕووی فسیۆلۆجی هەم لە ڕووی هزریشەوە بۆیە ئەمانە پێویستیان بە چارەسەرێکی بەردەوامی درێژخایان هەیە هەم دەستی مناڵەکە گریتەوە و خۆی لێتەوە مناڵێکی ئاسایی بەڵام ئەوەیە پێویستە لە دوای پشکنین و دڵنیابوونەوە دەستکەی بە چارەسەر بۆی دڵنیابێتەوە کە مناڵەکە فعلەن گرفتی هەیە یەکی تر لەو شتانی کە دایک و باوک مناڵەکەی بۆ هێنێ بۆ نەخۆشخانەیە هێنێ بۆ کلینیکەڵێ مناڵەکەم گەشەی دواکەوتووە جاروێ مناڵەکە مەسەن لە ساڵ یەکەمە ئەڵەوە کاکتۆر مناڵەکە منەوە دەمانگ یانزە مانگە بای ناکا بۆ نمونە ئێمە ستاندەر لە 9 مانگە مناڵ دەسە لە بڕێ بایەکە بۆ نەدیا و بۆ چی بۆ نەسیا و چۆن بڵێ تەرکیزێکە بۆ منداڵەکەوە بەڵێ هەستەکە مناڵەکەی وەکو مناڵێکی تر گەشەی هەسەن لەبەر چاویان نییە یا لە وڵا کاکتۆر تەمەنیەوە 10 مانگە مناڵەکەم دانانیشێ یان مەسەلەن ئەڵێ تەمەن 11 مانگە گاگڵچێ ناکا بۆ نمونە کە تۆ چێکیەکەیتەوە هەندێک جار هەمانە دوعاکەوێ عیلەوێن هەیە مەسەرەن دانیشە مناڵەکە گاگڵکەیەکی زۆر بەسیتەکە یەکسەر پێەگرێت ئەمانە دکتۆر قەراریان حاڵتەکە نۆرمەڵیانە بەس کە هێنێ دایکۆکە ئەلێ وڵا مەسەرەن 11 مانگە گاگڵچێ ناکە
تۆ کە چێکێکی دوستێکی مناڵەکە مەسەڵەن غۆدەی تەمبەڵە یان جینات نەخۆشێکی زگماکیە بۆ منە یەکێکی لە هۆکانی کە عەرزم کردی مەسەڵەن نەخۆشێکمانە پێڵن تێرنەر ئەمە جیناتە ئەمە هۆرمۆنی گەشەی نۆرمەڵە بەس بە شوەیەکی سروشتی ئیش ناکە بۆی ئەمانە بە شوەیەکی دەستکرد هیلا هۆرمۆنی گەشان ئەدرێتەوە و گەشەکەن تایبەتی جاروە لە 4-5 ساڵ 6 ساڵ یەکەمە مناڵەکە ئەو هۆرمۆنە دێتێ بۆی فریای بکە کە گەشەی کومناڵێکی ئاسایی درێژوێ بۆی ئەمە کۆمەڵک نیشانن کە دایک و باوکەوا لێکا مناڵەکەی بێنێ بۆ نەخۆشخانە بۆ کردی بۆی کە دڵنیا بێتەوە مناڵەکەی نۆرمەڵە یان نا یعنی نیشانێکی پرسیار لەسەر مناڵەکە دروستەکە بۆ دایک و باوکە و هێن بە پشکین دکتۆر سەردانیەوەکەن بڵێن ئەمانەیە مناڵەکەمان باڵای بەرز بێ ینی هەندێک جار دایک و باوکێ بینی باڵایەکی وردیلانیان هەیە بەڵام داوای منداڵێکی باڵا بەرزەکەن گەشەی منداڵ خێراکرێتەوە وەڵام من بە عەرزەکەم بە پێچوانەشە وێن ینی هەندە جارێ هەرێڵە مناڵەکەم زۆر درێژە نازان بۆ ئاوایە یعنی ئەکرێ مەسەن گەشەی ئەو لەونە درێژتر نەبێ مناڵێن هێنا مەسەن 185 سانتیم بۆ 180 سانتیم مناڵەکە 15 ساڵە دەڵم کاکە خوا کرد مناڵەکە جاروێ دایک و باوکیشی بۆ شوێنین بەڵێ یەکی تلو هەر مەسەن وەکو هێنێک بۆی جەنابێت مناڵمان هەیە دایک و باوکی وەسەتن بەس مناڵەکان زۆر درێژە واردە ئەو شەش ڕۆڵە یعنی مەرجنی ئەو مناڵی کە لە دایکە بێت دایک و باوکیشی کورد مناڵەکە کورد بێ نەخێر ئەمەش جاروێ کۆمەلگا چاوبەست لە دایک و باوکاکان لە کوڕە خۆتان وردم مناڵەکەتان هەوا دەرچێت ئەمە ئەوکو عەرزم کردی دوای پشکنین دکتۆرەکە قەرارەکە ئەم مناڵە نۆرمەڵە جاری وایە مناڵەکە گرفتی هەیە بەڵام بتوانێت دایک و باوکی بچکۆلن کوڕە تۆ ژەروا دەرەچی نە ئەبێت دکتۆر قەرار بکە فعلا مناڵەکە گرفتی نییە وازەح قسەکە بۆیە ئەمە یەکتی لەو نیشانەی کە دایک و باوکە بێ وریای بێ بەڵێ مناڵ هەیە ئیهێن بۆ کلینیک بۆ نەخۆشخانە ئەڵێ کاک تۆ وەڵام مناڵەکەم ئەمەوێت درێژ بێ وەکو عەرزم کردی جاروە لە ڕسمێکی مەکتەبە کە تەخەڕوجی مەسەلەن خۆناغی باخچەی ساوایانە مناڵەکەی بچکۆلێ لە چاو مناڵەکەی ترا لە وڵا کاک تۆ حەزەکەم مناڵەکەم درێژ بێ تۆ کە تەقینی بۆکەی بۆ مناڵەکە کێش و باڵا هەموو شتێکی ستاندەردی بۆکەی مناڵەکە بۆ نمونە نۆرمەڵە بارسێ دووسێ نوعمانێ سامی بۆ باسەکەم مناڵەکە نۆرمەڵە بەڵام ئەوەیە مەسەلەن مناڵمان هەیە نەوەی هێناوە بۆ منە مناڵەکەی ئەم 65 هەیە نەوەکەش نۆرمەڵە 65کەش نۆرمەڵە لەم کاتیا تۆ دڵنێ ئەی بە دایک و باوکە دوای پشکنین گەڵێ مناڵەکەتان نۆرمەڵە خۆی ئاوایە دایک و باوکیشی مەسەن هەر 65 ئەم مناڵەکەی ئەو ژەرەکو خۆ ئەوان دەرەچێت بەڵام ئەبێ دڵنیایی بێت کە جۆری دووەمیان نییە بۆ نمونە جۆری دووەمیان چییە لە مناڵەکە ئەوکو عەرزم کردی هەیە پاشەکەوتە کات گەشەی ئێسقانەکانی ئەوەستەیە کزە هەتاوکو باڵغ بوون لە باڵغبوونا مناڵەکە هەڵەدات جاریوە بە دایک و باوکەڵی کاکە مناڵەکەت ئێستا نۆرمەڵە بەڵام دوایی کە کەوتە باڵغ بوون یان خۆیان بەڵام بەرزە مناڵەکە هەم چکۆلەیە کەوتە باڵغ بوون مناڵەکەتان و خۆتانی لێ درێژەبێ ئێتە زۆریان پێخۆشە دڵنیایان ئەیتێ ئەڵێ بڕۆنەوە ئێستا گوێ لە قسەی خەڵک مەگرن مەسەلەن لە تعلیق و توانجی خەڵک مەترسن قەلەقی ئەوە نەبن مەسەلەن مەجموعەیەک سەردان و نەخۆشخانی زۆر و دکتۆری زۆر و ئەم لاولا و دنیا و تاران و کوڕێک نیاشتەکە لە بەخاتی حاڵتەکە هەر پێویست بەیج ناکە ئەم دوو حاڵەتە دڵنیاکەیتەوە دایک و باوکەڵی یاڵی نۆرمەڵە یاڵی مەسەر هەر نۆرمەڵە بەڵام لەو کاتەیە درێژە بێ یە حاڵەتمان هەیە مناڵەکە فعلەن هۆرمۆنی گەشەی زەعیفە یان گرفتێکی لەو نەخۆشیانە هەیە کە عەرزم کردی تەشخیصەکرێ و چارەسەر بەرەگرێ لە غێری ئەمانە تۆ کە مناڵەکە پشکنینی بۆکەی ئەبێت دڵنیایی تەواوی لە ڕووی زانستی و کە مناڵەکە حاڵتێکی سروشتی یان نا یان پێویست بە متابعە کاتیان نا یعنی دایکاتی کاک تۆ مناڵەکەم لەمە درێژترە بێ تو منە بۆ شوازی خۆی هەر باڵاکات بەڵام لەوەنە زیاتر درێژتر نابێت پێویست ناکە خۆتان بە مناڵەکەتان و هیلاکەن یعنی تەسەورکی مناڵ هاتوو بە زۆر چوون بە قاچاق دەرزی هۆرمۆنی گەشان بۆ کوڕ خۆیان لە ماڵۆ لیانەوە خدیمە کارەساتە تۆ کە مناڵەکە پێویستی بەو دەرزیە نەبێ مناڵەکە لەبری کە درێژ بێ مناڵەکە پانە بێ دوایی شکڵی مناڵەکەت ناشینە بێ تووشی گرفتی تر ئەبێ مەسە مناڵەکە جای تووشی نەخۆشی شەکر ئەبێ پستانی خوێنی بەرزەبێتەوە یانی تۆم هۆرمۆنی گەشەکە بە زۆر مناڵەکە پاڵپیوەنی ئەتوێ هەر مناڵەکە گەشەکە دەیزیان ناکات چکە بارکۆد و مەسەن کۆدی درێژبوونی مناڵەکە لەو زیاتر نییە قبوڵی ناکە کە قوودە بخۆم هۆرمۆنە هەربێ ئیشکات کە ئیشەکە زەرە لەسەر شوێنی تر ئەدا بۆیە مناڵەکەت گرفتی تری بۆ دروستە بێ کە ئەمە دوایی کارەسات ئەخۆڵ کرد خۆشت پەشیمانە بیتەوە
مناڵەکەش درێژ نابێت. زۆر باشە دکتۆر خەوی منداڵ خواردنی منداڵ شێوازی تامولکردنی منداڵ جوڵەی منداڵ بەکارهێنانی ئایپات و تابلێت لەلایەن منداڵەوە ئەم بابەتانە چۆن کاریگەری لەسەر گەشی منداڵ جێدەهێڵن. بەڵێ ئەگەر وا بڵین لەسەر لایەن هەزرەکەی ئەمە زیاتر تابن ئێستا توژین و تازەکان قسە لەسەرواکەن یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی نیشانەکانی ئۆتیزم نەک خوری نەخۆشەکە یەکێک لە بەربڵاوترین دروستبووی نیشانەکانی ئۆتیزم کە مناڵەکە دواکەوێت لە ڕووی قسەوە بە تایبەت دواکەوێت لە ڕووی قسەوە لە هەمویان بەربڵاوترە لە کۆمەڵگە دابڕێ لە سروشتی کۆمەڵاتی مناڵەکە لاوازە تەرکیزی مناڵەکە زەعیفە هۆکارێکی سەرەکی ئەوەیە کە مناڵەکان لە 6 مانگەوە ئامێرزیەکانە خەنە بەردەستی بە خاتیوی کە یان شیر خۆیان خواردن بخوا مناڵەکە خۆی نەخۆشە مەسەوەکو عەرزم کردی ترشەڵۆکێکی هەیە شیر ئەگەڕێتەوە شیر ناخوات لەبری ئەوەی پشکنینی بۆ کا پیشانی پزیشکی پسپۆڕی بات هێت موبایلەکە خاتە بەردەستی مناڵەکەی لە دنیا نامێنێ ئیتر بیرێکێتەوە کە ئەم حاڵەتی هەیە ئەکەوێتە شی خواردن بەم نەخۆشی و مناڵەکە گەورە ئابێ هەم نەخۆشی ئەسڵەکە ئەمێنێ هەم گرفتی گەورە بۆ مناڵەکە دروستەکە بڕوان پێ بکە 2 ساڵیان هێناوە 3 ساڵیان هێناوە 2 کەلیمە 3 کەلیمە زیاتر نەزانێ قسە بکە یعنی ئەمە کارەساتە بە تایبەتی کچ هێناوێن ئەڵێ کاکتۆ مناڵەکەم ئاوایە بڕوان پێ بکە جاریوە بە لێم نەپرسیوە کە مناڵە ئاوە پێم وتۆ ئەم مناڵەوە کوشتی دەستی مۆبایلە یان ئایپادە ئەڵێ وڵا کاکتۆ لە 6 مانگی ئێمە بە مۆبایل خواردنین شیرینە بۆ منە یعنی تۆ بوو مناڵەکە دەکەی بە قوربانی جاریوە لە بە خاتیوی کە خۆی مەسەل دایکەکە لەگەڵ ڕێزمانی دایکە خۆی لە بە خاتیوی هیواتی خۆی ئیشێکی خۆی بە مۆبایل مناڵەکەی بەڕێکا بە زەوی بێدەنگ بێ یاخە چۆن ئەبێت تۆ خۆی گەورە کە مناڵی پیاوی ئەمانەتە لەسەر شاند ئەبێ بە شێوەیەکی جوان و تەندروست و سروشتیانە بە خێوێکی نەک تۆ دانیشی بە مۆبایلێکا بە ئایپادێک مناڵەکەت مەشغوڵکەی لە جیهانە سروشتێکی خۆی دای ئەبڕی ئەخیتە عالەمێکەوە یعنی بڕوان پێ بکە مناڵ هاتۆ بە کلینێک یا بۆ نەخۆشخانە بە زمان تر قساکانی هەر بە زمانە قساک هاتی لی تێناگەی جارێ مەسەن فێری ئیتالی بۆ لە یوتیوبەوە مەسەن ئەمەنی گوێ لە کۆمەڵە گۆرانی پاپای ئیتالی گرتووە یان ئەڵمانی گرتووە یان مەسەرەن ئینگلیزی گرتووە بەس ئەو زمانە قساکە 2 کەلیمی کوردیزان نەتاوە بە ئینگلیزەکە یەک نەوع قسە ئاکات مەسەرەن سەماعەکەی پیشانێم ئۆ یار داکتر هاستێکەکە تو دکتۆری یعنی مناڵێکی 4 ساڵ دایک وەکی خۆش حاڵە کوردێکی لە قەلەخیانێ فەقیرانە بەڵام مناڵەکەیەک ئینگلیزی قساکات یەک کەلیمە کوردی نازانێت یعنی خۆیان بوون بە چی خۆیان بوون بە هۆکارێک بۆی کە مناڵەکان ئەم گرفتیان بۆ دروست ئەمە دیارترین و بەربڵاوترین هۆکارە لە هەموو جیهانە نەک لە کوردستان با من پەنجەی تۆمەتە نەخێنە سەر هاوڵاتیان خۆیان بەتەنیا لە هەموو جیهانە سەو گرفتە بۆ بە گرفتێکی گلۆبڵ هەموو عالەمی گرتۆتەوە لە ئەمریکا لە ئەوروپا لە ئاسیا یعنی ئللا هەندێک وڵات نەبێت کە سانسۆریان خسۆتە سەر ئەو مناڵانە ئیدا کۆمەڵەکانی تریش بێبەش نین لەم گرفت و تاوانە بەڕاستی ئەمە تاوانە تۆ مناڵێکی 6 مانگ بینی موبایلی بخیتە بەردەست لە 3 ساڵی هێنی مناڵەکەەوە کەسێکە هەر کە نەو لەسەر ئەم زەوێ ناژی لە جیهانێکی تراژی پێڵەن جیهانی یوتیوب پێڵەن جیهانی یاری ئەلکترۆنیەکان بەمەوە مەشغوڵە ئاگەی لە دنیا نییە دوای ئەم ناڵە تاکیکی نوقسان دەرەچێت بڕوان پێ بکە جارێ بە ساڵ و نوی چارەسەر وەرگێ ئەنجا هێشتا نابێتە بۆ مناڵێکە هاوتە منی خۆیەتی باشە دکتۆر هەموو ئەم گرفتانی کە ئێمە باسمان کرد چارەسەری پزیشکیەکانی چۆن واتە چۆن چارەسەری پزیشکی دەتوانێت کاریگەری لەسەر گەشەی منداڵ بکات و دووبارە زیندوی کاتەوانێ لە ماوەی 2 خولێکدا وەڵامی ئەم پرسیارەمەوە سپاس دەکەم 2 چارەسەرمانی یەکیان وەکو عەرزم کردی پشکنینی بەردەوامی مناڵەکە بۆ خۆی چارەسەرە چکە یەکسەرەکەی تەشخیصی حاڵەتەکە و چارەسەرگێ مەسەن خودەی تەمەڵە پێویستی بە چارەسەرە بۆ نمونە ئەگە مناڵەکە هۆرمۆنی گەشەی لاوازە پاشووی کە لیژنەی پزیشکی و ئەوان لەمسەر لە نەخۆشخانەکان کلینیکەکان بڕیارە دێت لەسەری بە پێویستان دەر چارەسەری بۆ دانرێ و لە ماڵەوە هۆرمۆن وەرەگێت حەسەبەوە داوای باڵاکەی کرد دکتۆرەکە قرار لەسەری ئەگەر گرفتی مەسەرەن نەخۆشەکانی تری وەکو گەرم و جۆ مەسەرەن کە هۆکارێکەویش بۆ دواکەوتنی گەشەی مناڵ ئەوە پێویستە بە ڕێنمای پزیشک و چارەسەر و ڕێجیم و ئانی بۆ دانرێ و تابعاکە طبعا هەموو چارەسەرەکان هەبێ متابعی لەگەڵا بێ چکە لە قاڵب و لە ستاندەرێکە مناڵەکە بۆستێتەوە جارێکی تر وەکو خۆی لێبێتەوە پێویستە هەموو ئەو چارەسەرانی کە عەرزم کردی چ چارەسەری نەخۆشیە باڵتنیەکان بێ چ هۆرمۆنەکان بێ چ غودە بێ هۆرمۆنی گەشە بێ
چ نەخۆشیە زگماکان بێ و تێرنەر هەموو ئەمانە پێویستە لەژێر چاودێری پزیشکە هەم تەشخیص کرێ و چارەسەری پێویست وەرگێ بە شێوکی تەندروست ماڵەکەی گەشاکان و ئیشاڵات دوورە بێت لە هەموو گرفتێک بۆ مەرجەی کە دایک و باوکە وریا بێ و هەستیار بە بەرامبەر بە مناڵەکەی لە زوو تەشخیصکردنی حاڵەتەکە ئەگەریش نا لە پشکنینی بەردەوامی مناڵەکە لە 6 مانگ جارێک لە دوای ساڵەوە مناڵەکە ئاگاداری گەشەی هزری و باڵای مناڵەکە شەبێت بە شوێکی ستاندرد هەم تەشخیصەکرێ هەمیش چارەسەرەکرێت. باشە 2 مانگ جارێ لە دوای لەدایک بوون 3 مانگ جارێ لە دوای 6 مانگی 6 مانگ جارێ لە دوای ساڵی. زۆر سپاس بۆ دکتۆر کۆچەڕەمەش سپۆری نەخۆشیەکانی منداڵان سپاس بۆی میوانیمەوەی دکتۆر سپاس بۆ تای زانەرەکانە.